ئەم کاتتان باش فێرخوازانی عەزیز، وا لەوانەیەکی نوێدا هاتمەوە خزمەتتان. لەم وانەیەدا باسی پرسیارکردنەکەم و باسی ڤاس ئەکەم. ڤاس بە مانای چی دێت؟ چی بە مانای چی دێت؟ ڤاس بە مانای چی دێت؟ بە مانای چی دێت؟ بۆ نمونە بە کەسێک ئەڵێین تۆ چی دەکەیت؟ ڤاس ماخست دوو. هەر کاتێک ئێمە وتمان ڤاس، دایمەن نیشانەی پرسیار دێت. ڤاس بە مانای چی دێت؟ پرسیار ئەەکەین ئەڵێین ڤاس ماخست دوو. ڤاس ماخست دوو بە مانای چی دەکەیت؟ ڤاس ماخست دوو تۆ چی دەکەیت؟ ئێمەش وەڵامی بینەوە. نمونە ئەڵێین ئیش ئابایتە، من کار دەکەم. ئیش ئابایتە. یاخود ئەتوانین بڵێن وەڵامی ڤاس ماخست دوو تۆ چی دەکەیت؟ ئیش تڕینکە، نمونە من دەخۆمەوە. یاخود هەر شتێکی دی. ڤاس ماخست دوو بە مانای وایە تۆ چی دەکەیت؟ سەیرکەن ڤاس بە مانای چی دێت؟ ڤاس ماخست دوو تۆ چی دەکەیت؟ یاخود لێرەدا لەسەر ڤاس نمونەی ترتان بۆ دادەنێم. شتودیێرن، شتودیێرن، فرمانی شتودیێرن لێرەدا بۆتان نووسم. شتودیێرن بە مانای خوێندن دێت لە زانکۆ. شتودیێرن بە مانای خوێندن دێت لە زانکۆ. لێرەدا فەرمانی شتودیێرن بە مانای خوێندن لە زانکۆ دێت. ئێمە پرسیار لە کەسێک بکەین کە چی ئەکات، چی بۆچی ئەخوێنێت لە زانکۆ. من نمونە ئەڵێین ڤاس نمونە شتودیێرست دوو تۆ لە زانکۆ چی ئەخوێنی؟ وتمان هەر کاتێ ڤاسماندانە نیشانەی پرسیار، ئەم نیشانەی پرسیارە پرسیارەکەین. ڤاس شتودیێرست دوو تۆ چی ئەخوێنی؟ یان لە زانکۆ چی ئەخوێنی؟ نمونە ئەڵێم ئیش، ئەمە وەڵامی ئەو پرسیارەیە. وتمان ڤاس شتودیێرست دوو تۆ چی ئەخوێنیت؟ شتودیێرە. شتودیێرە نمونە من لێرەدا ئەنووسم، لێرەدا من بیرکاریە نووسم. ئیش شتودیێرە ماتماتیک. سەیرکەن وەک هەمیشە باسێکەم ئیش بەم شێوەیە گەورەی ئەنووسین، سەرەتای دەستپێکی ڕستە. دوایەوە ئەمە فەرمانەکەی لە جێگەی دووەم داهێنین. شتودیێرە ماتماتیک. ماتماتیک مانای بیرکاریە. من لە زانکۆ لە بیرکاری ئەخوێنم، لە بەشی ڕاضیات بیرکاری ماتماتیک بیرکاری ئەخوێنم. بەم شێوەیە پرسیارەکە ئەڵێ ڤاس شتودیێرست دوو ئیش شتودیێرە ماتماتیک. بەم شێوەیە وەڵامی ئەم پرسیارە ئەدەینەوە. ڤاس هەر وەختێک ڤاس هات وتمان ڤاس بە مانای چی دێت؟ نیشانەی پرسیار دادەنین بەم شێوەیە. یاخود پرسیارێکی تر ئەکەین ئەڵێین ڤاس نمونە شتودیێرت ئێرە. نمونە ئێوە بۆچی ئەخوێن لە زانکۆ؟ بۆ نیشانەی پرسیار داهێنین ڤاس شتودیێرت ئێرە. نمونە ئێمەش وەڵامی ئەم پرسیارە سەیرکەن ئیش شتودیێرە ببورن ڤیا. ئەمە ئێمە پرسیارەکە وتمان ڤاس شتودیێرت ئێرە، پرسیار لە ئێوەیەکەین. ئێوە ڤاس شتودیێرت ئێرە، ئێوە بۆچی ئەخوێن لە زانکۆ؟ وەڵامی ئێمەش ئەبێ بڵێن ئێمە ڤیا. ڤیا شتودیێرن. نمونە من لێرەدا یاسا دانم. شتودیێرە یۆغا بە مانای یاسا دێت، زانستی سیاسی، یۆغا قانون. بەم شێوەیە بە گەورەی نووسین، لەبەر یۆغا ناوە
یاخود ماتماتیک لێرەدا ناو بە گەورە ئەنووسرێت سەریکردنەوە ئێمە ئەم یۆت ئەمانە بە گەورە ئەینووسین ئەمە وەڵامی ئەم پرسیارە بوو لێرەدا ڤاس کەوتمان کاتێک ئەڵێن ڤاس مەسەڵەن پرسیارەکە ئەەکەین ڤاس ماخست و یاخود ڤاس شتودیرست و لێرە ئێمە نووسیمان ڤاس ماخست و تۆ چی دەکەیت ڤاس ماخست و تۆ چی دەکەیت و نیشانی پرسیارماندانە نمونە لێرەدا ئیش ئاربایتە من کار دەکەم یاخود دەتوانین وەڵامەکەی بە هەر شێوەیەک مەسەڵەن بڵێ نان ئەخۆم من دەخەوم من دەڕۆمەوە بۆ ماڵەوە یا هەر شتێکی تر بەم شێوەیە وەڵامەکەی درێتەوە یاخود ئیش تڕینکە من دەخۆمەوە ئایا هەر شتێک بێ قاوە بێ یان چا بێ یان ئاو یا هەر شتێکی تر وە لێرەشدا شتودیرن بەمانای خوێندن دێ لە زانکۆ لێرەدا ڤاس بەمانای چی دێت بە گەورە ئینووسین وەک وتمانەوە بەم شێوە زۆر ئاسانە ڕستە نووسین ڤاس شتودیرست و تۆ چی دەخوێنیت لە زانکۆ مەبەستێتی ئیش شتودیرە ماتماتیک من بیرکاریە خوێنم یاخود ڤاس شتودیرت ئیرە ئێوە چی ئەخوێن لە زانکۆیان بخود بۆ چی ئەخوێن wir studieren ببوون ئەمە هەڵەیەک بوو لێرە wir studieren ئەوە ئێنێکی لەگەڵایە ببوورنەوە بیرم چوو بوو ئێنە wir studieren Yoga wir studieren Yoga ئێمە بۆ قانون ئەخوێنین wir studieren Yoga یاخود ناوی کەسێک بە تەنیا ئەڵێن was studiert Max ناوی کوڕێکە بە نمونە ئەوە لێرە دەنیشانەی پرسیاردا ئەنێن پرسیارمان کردو was studiert Max بۆچی ئەخوێنێت was studiert Max ئەو بۆ کوڕە بۆ ڕەگەزینێر کەسی تاک بەمانای چی دێت ئیا و لێرەدا studiert Max سەریکەن ئیا studiert نمونە بڵێن مێدیتسین نمونە من مێدیتسین بەمانای دەرمانسازیە دەرمانسازە ئەو لە زانکۆ بۆ دەرمانسازی ئەخوێنێ مێدیتسین بۆ نمونە من ئەمەم داناوە هیچ کێشەیەک لێرە ئەماڵێن بڵێ ئیا سەریکەن ئیا بمانای ئەو دێت و بیشڵێن ماکس لێرەدا سەریکەن ئەتوانم بڵێم یا شتودیرت مێدیتسین یاخود ئەڵێم ماکس ببوورن بە گەورەی نووسێ سەرەتای ڕستە هەمیشە بە گەورەی نووسێ ماکس شتودیرت بەم جۆرە مێدیتسین بە گەورەی نووسێت ناوە دەرمان بۆ دەرمانسازی خوێنێت ئێمە بڵێن چ بڵێن ماکس شتودیرت مێدیتسین ماکس شتودیرت مێدیتسین یاخود بڵێن ئیا شتودیرت مێدیتسین ئیا ئەو لێرەدا بە جێناو داماناوە ئەو لێرەدا ناوی کەسەکە ماکسمان داناوە بەم شێوەیە ئەتوانین بە هەردوو شێوەکە بینووسین زۆر ئاساییە و هیچ کێشەیەکی نییە و یاخود ئەگەر کچێک نمونە کچێک ناوی ئانایە was studiert ئانا نمونە من ناوێک دانێ من ئانام داناوە لێرە و نیشانێکی پرسیاری بۆ دانێن was studiert ئانا بۆچی ئەخوێنێ یاخود ئەڵێن ئانا چ ناوەکەی بڵێن ئانا studiert سەریکەن نمونە ئەمە لێرەدا هەر مێدیتسین دانێن مێدیتسین دەرمانسازی وەکەی بینن ئانا ناوی کچە ڕەگەزی مێ ئانا شتودیرت مێدیتسین ئانا بۆ دەرمانسازی خوێنێت و من لە بری ئانا ناوەکەی ئەتوان بڵێم زی ئەو بۆ کەسی تاک ڕەگەزی مێ ئەتوانم بڵێم ئانا شتودیرت وەکەی بینن مێدیتسین ئانا بۆ دەرمانسازی ئەخوێنێت چ بڵێن ئانا و چ بڵێن زی ئێسم ئانا من لایە بم ئیکەم بە زی سەریکەن زی ئەو زی studiert Medizin. Sie studiert Medizin ئەو
بۆ دەرمانسازی ئەخوێنێت یاخود ئانا شتودیرت میدیسین هەمان شتە ئانا ناوەکەیمان وتووە ناوی کەسەکە ئەو کە کچە ڕەگەزیمەیە و لێرەدا وتومە زیم نووسیوە ئەو شتودیرت میدیسین ئەو بۆ دەرمانسازی ئەخوێنێت سەیرکەن بە هەمان شێوەیە و هیچ کێشەیەکی نیە ئەتوانین چ ناوی کەسەکە بڵێن و ئەتوانین جێناو بن ئەتوانین ناوی ئانا بنێن یاخود بڵێن زی ئەو بۆ ڕەگەزیمێ بۆ کەسی تاک سەیرکەن زۆر ئاسانە بەم شێوەیە ئەتوانین ڕستە دروست بکەین یاخود ئەڵێن بۆ دوو نەفەر was studieren نمونە was studieren ناوی دوو کەس بڵێن نمونە لێرەدا من ناوی کارلۆس ئەنووسم دیار ناو بە گەورەی نووسری هەمیشە کارلۆس und ناوی کچێک بنووسین ماریا نمونە ماریا و نیشانەی پرسیار داهێنین was studieren Carlos und Maria ماریا و کارلۆس بۆچی ئەخوێنن ئێمە جوابی ئەم پرسیارە بینەوە بەم شێوەیە ئەڵێن زی بەمانای ئەوان دێت سەیرکەن زی ئەوان دوو کەسی نادیارن ئەو ماریا und کارلۆس دوو کەسن ئەڵێن ئەوان زی بەمانای ئەوان دێت ئەوان کێن ئەم دوانە کارلۆس und ماریا زی شتودیرن نمونە لێرەدا هەردووکیان میدیسین هەردووکیان سەیرکەن وەڵامی ئەم پرسیارەیە was studieren Carlos und Maria ماریا و کارلۆس بۆچی ئەخوێنن لە زانکۆ ئێمەش ئەڵێن ئەوان زی شتودیرن میدیسین یاخود بە هەمان شێوە ئەتوانین بڵێن کارلۆس und ناوی هەردووکیان نووسین und ماریا شتودیرن نمونە میدیسین هەردووکیان بۆ دەرمانسازی ئەخوێنن من لێرەدا نووسیمە زی بەمانای ئەوان دێت زی شتودیرن میدیسین ئەوان دەرمانسازی ئەخوێنن بۆ دەرمانسازی و ئەشتوانی ناویان بڵێن بە ناوی کەسێتی ناوی هەردوو کەسەکە ئەمە لێرەدا جێناوی کەسێتیە جێناوەکەیە زی شتودیرن میدیسین و لێرەدا کارلۆس und ماریا شتودیرن میدیسین هەردووکیان بۆ دەرمانسازی ئەخوێنن هیوام وایە سودمەند بوو بێتن تاوانێکی تر خۆشبەخت و بەختەوەر بن